ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە لای ئەسحاب بەنیاز بوو پێیان بڵێ کە شەوێک بە تایبەتی شەوی قەدرە، بەڵام قەدەرن دیار بوو کەس دەودەوانەیان کرد و دەنجیانە سەرێکتری بەرز کردەوە. ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هاتبووم لە بۆی کەوا پێتان بڵێم چ شەوێک شەوی لەیلەة القەدرە، بەڵام ئەو دوو کەسە کە دەودەوانەیان کرد و دەنجیان لە سەرێکتری بەرز کردەوە ئەو عیلمە بەرز کرایەوە. ئیتر لەوانەیە خێریش تێدابی. بەبەس لێرەدا بەڕێزان کەواتە یەک لەو شتانی کەوا بەگشتی وە بە تایبەتیش لەو شەوە پیرۆزان خۆمان لێ بپارێزین دەودەوانەیە و مناقەشەکردن و دەنگ لە سەرێکتری بەرزکردنەوە لەبەرەوەی وەکو ئەو کاتە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ویستی ئەو عیلمە بەرز بووە بە سەبەبی ئەو دوو کەسە، ئەوە وەکو زانایان دەفەرمون دەودەوانەیە بەڕاستی بەرەکەت ناهێڵی. ئیتر با هەوڵ بدەین بەرەکەتی ئەو دەشەوە پیرۆزە بە دەودەوانەیە و بە دەنگ لە سەرێکتری بەرزکردنەوە لە سەرە خۆمان ئەو بەرەکەتە هەڵنەگرین. وصلى الله وسلم على نبينا محمد.